هەر ئەم بۆنەیەش ئەقۆزینەوە تا بەو پەڕی هەست بە بەرپرسیارەتێکی نەتەوەییەوە داوا لە وەزیرە بەڕێزەکان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بکەین کە هاوکاری بەڕێز جەنابی وەزیری ڕۆشنبیری و لاوان و ئەنجومەنی وەزارەتەکەمان بن و کاری جددی بکەن بۆ تایبەتکردنی دانیشتنێکی ئەنجومەنی وەزیران بۆ تاوتوێکردنی جددی و هەمەلایەنە بۆ ڕوونکردنەوە و دەستنیشانکردنی بنەما سەرەکیەکانی سیاسەتی کلتوری پێشنیار دەکەین لەو دانیشتنە تایبەتەی ئەنجومەنی وەزیراندا کە تەمەنای دەکەین بڕیار لەسەر تایبەتکردنی بودجەیەکی گونجاو و شایستە بدرێت بۆ وەرگێڕانی نووسین و شاکارە ئەدەبیە دێرین و نوێکانی کوردی بۆ سەر زمانە زیندووەکان هاوکات پرۆژە یاسایەکیش لەم بارەیەوە ئاڕاستەی پەرلەمانی کوردستان بکرێت و هەمووان پێکەوە لەم پرۆژە چارەنووسسازەدا بەشدار بین کە بوونمان بە بەهێزی لە یادەوەری دنیادا مسۆگەرەکات. ئێمە ویکیتی نووسرانی کورد و مەڵبەندی گشتی زۆر داوامان کردووە کۆمەڵێک ئاسانکاری هەیە بۆ نووسرانی کە یەک لەوانە زۆر لە نووسەرمان باری تەندروستیان بێ تکا ئەەکەم هاوکاریان بکرێت زۆر لە نووسەرمان باری داراییان باش دیە کە بەقسم بە زۆرە نەکردەوە تکا ئەەکەم هاوکاری بکرێت لە هەمووی گرنگتر ئەوەی بەلای ئەمە گرنگە تکا ئەەکەم ساڵانی پێشوو 100 ژماری گۆڤاری هەنار دەرچوو گۆڤارێک معتەبەر گۆڤاری پڕ بوو لە تێکسی دوای تکا ئەەکەم لە وەزارەتی ڕۆژنامەی تکا لە بەڕێوەبەری چەند ڕۆکەم ئەو گۆڤارە زیین و بکەنەوە لەبەر ئێستا هیچ مەجالێک نەماوە خۆی کردووە نووسینی خۆ بکەی بە مارەکەت نەک نووسینی خۆ بکەی بە مۆبایل. زۆر سپاس دەکەم. کەوتنی ژمارەکان لە چیرۆکێکی مامۆستا شێرزاد حەسەنەوە وەرەگرتووە. بە سەدان گۆڕغەری ساڵ لە دوای ساڵ گۆڕیان لە دڵدا بۆ هەڵدەبەستین نالی مەستورە مەولانە. ئەم ساڵ یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە شاری سلێمانی سازکرا پاژەوەی وەک جەنابتان ئاگادار بوون لە هۆڵەکە کە بەڕێز پارێزگاری سلێمانی و هەروەها بەڕێز وەزیری ڕۆشنبیری ئاماژەیان بەوە کرد کە لەلایەن ڕێکخراوی یونسکۆ بە هەوڵ و ماندووبوونی کۆمەڵێک بەڕێز شاری سلێمانی وەکو شاری داهێنەری ئەدەب ناسێندرا لەبەرەوە بڕیار درا کە فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە شاری سلێمانی بکرێت هەتا توانی بێتمان بەڕادەیەک باڵانسی جەندەریمان تیا کردووە باڵانسی ئەومان کردووە کە حزوری ژن هەبێ لەم فستیڤاڵەیە. بۆ نمونە ئەمڕۆ خاتوو کەژاڵ ئەحمەد شعری خوێندوێتەوە و ناوی پانێڵەکان دوان لە پانێڵ دوان لە دیدارەکان بە ناوی ژنەوەیە و بابەت هەیە لەسەر ژن و ژنێک بەشدارە مەسەلەن لە یەکێ لە بابەتەکان لەسەر شانۆ لەسەر دەقی شانۆ بەشداری کردوانی بە پێی توانە حەزمان کردووە ویستوشمانە بەڕاستی و زەڕوریش بۆ بەلامانەوە کە ژن بەشدار بێ لەم فستیڤاڵەیە. هەر خۆی ئامانجی سەرەکی ئەم فستیڤاڵە زیندووکردنەوەی ئەدەب بەجارێکی کە لەم شارەیە چونکە خۆتەزانی بەهۆی زۆرینەی قەیرانەکانەوە بەهۆی ئەو هەموو قەیرانەی کە بەرەوکی ئەم خەڵکەی گرتووە و بەهۆی نەبوونی و بەهۆی چوزانم شەڕەکان بەدوای یەکە بەهۆی ئەم شتانەوە ئەدەب تۆزێ ناڵم بەرەو دواوە چووە نەخێر هەرگیز بگرە نەوەیەکی تر دروست بووە لە ئەدەبە بەڵام ئێمە ئەم فستیڤاڵە ئامانجەکەمان ئەوەیە کە ئەدەب زیینوکەینەوە لە شاری سلێمانی و بتوانین لانی کەم لە ڕێگەیان فستیڤاڵەوە ئیشی جوان بابەتی جوان نووسینی جوان ئەدیبی باش ئەمانە بێنینە پێشەوە جارێکی کە شاری سلێمانی ببوژێتەوە لە مەجالی ئەدەبە. ژن ئەگەر ڕازگۆ بێت لەگەڵ زاتی خۆیان لەگەڵ ناخی خۆیان
ژن پڕە لە خۆشەویستی لەبەر ئەوە تەسەور ئەکەم ئەگەر ژن شعرێک بنووسێ زۆر ڕازگۆیانە ئەینووسێت ڕازگۆیانە لەگەڵ ناخی خۆیان ئەینووسێ و ڕۆڵێکی کاریگەریشی هەیە ژن لە هەموو بوارە جیاجیەکانی ئەدەبا نەکرد شعر هەموو بارەکانی ترە هەندێک لە شعرەکان زیاتر بە باڵای ژنە لە ڕووجەستەیەوە بەداخەوە ئەمە تەواو پێچەوانەی ڕۆڵی ژنە لەبەر ئەوەی ژن ڕۆڵێکی زۆر کارا و کاریگەری هەیە لە کۆمەڵگەیە نەک لە مەجای ئەدەبا لە هەموو بوارە جیاجیەکانە هەر لە کارکردنە هەر لە پەروەردەی مناڵە لە هەموو بوارەکانی ترە حتا لە بواری سیاسیشە ژن ڕۆڵێکی کارا و کاریگەری هەوەیە یعنی دڵنیام پیا و بەبێ وجودی ژن تەکمیلەی پیاوە یعنی پیا و بێژن هیچ کاتێک ناتوانێت هەنگاوێک بەرەو پێش حتا کۆمەڵگاش بەبێژن ناتوانێت هەنگاوێک بەرەو پێشەوە بڕوات. سەرنجی شتێکم بە ئەویش ئەوەیە کە بابەتەکانی ژنی زۆر کەمتیا بوو کەژەڵ ئەحمەد دەستی خۆش بێ ئەو بەس ئەو تیا بوو بەشی زۆری نووسەرەکانمان گرنگی بە خۆیان ئێن بەڵام لەلای ئێمە بمانێ نەمانێت لە ناو وڵاتێکی پیا و سالاریە ژن بەشی زۆری شوێنەکانمان هەمووی پیا و پڕی کردوێتەوانێ بەڵام ژنانی بەتواناشمان هەیە ژنەکانیش پێویستە خۆیان هەوڵ بن بچنە پێشەوانێ. هەندی ڕخنە هەبوو کە جێی خۆیەتی باسی بکەین بەداخەوە کە ژن پێگەیەکی کەمی هەبوو ژن باسی کەم دەکرا کە ئەدەبیاتی کوردی ئەگەر دیقەت بی زۆربەی یعنی ئامرازەکان کە تایە بەکاردەهێنرێ ژنە بەڵام بەداخەوە کە ژن لێرەیە ڕۆڵێکی ئەوتۆی نەبوو کە ژنی شاعیری زۆر باشمان هەیە کە ژنی زۆر ناودارمان هەیە بەڵام بەداخەوە باز نەکرا ئەم ڕخنەیەم بۆ ئامادەکاران و ڕێکخەرانی فیستیڤاڵەکەی کە لە ئایندەیە ئەبێت حسابێک بۆ ئەمە بکرێ بەڕاستی پێگەی ژن وەکو ئەوەی کە هەیە دەربخرێ نەوەک باسی ئەوە ناکەین ئێمە کە زیادە ڕێی بکرێ بەڵام ژنی زۆر باشمانێ شاعیری زۆر باشمانێ ژنی لێهاتوومان هەیە بۆ دەبێت کە لەم جۆرە فیستیڤاڵانەیە باز نەکرێ ئەمە جێی پرسیارە و ڕخنەیەکی ترم ئەوەیە کە تۆ کاتێک باسی ئەدەبیات دەکەی بەگشتی دەبێ باسی ئەدەبیاتی مناڵان بکرێ یعنی ئێمە چەندین نووسەری باشمانەیە لە ئەدەبیاتی مناڵانە چەندین کەسی بەتوانامان هەیە ئەسڵەن خۆی ئەدەبیات لە منداڵیەوە دەبێت تۆ لە مناڵە بیچێنی بۆچی باسێکی ئەگەر ئاماژەیەکی کورتیش بێ باز لە ئەدەبیاتی مناڵان نەکراوە وەکو نووسەرێکی بواری مناڵان ئەو ڕخنەیەوە ئەو تێبینێمەوە هیوادارم لە ئایندەیە باسێکی و کاتێکی زۆر باش بدرێ بە ئەدەبیاتی مناڵان.